تەیمور بخەوە خۆ بشارەوە خۆ بشارەوە ئیتر تۆش خۆ بشارەوە دەوا بڵێ با بڕۆین دایکیان ببوورە من ئەمڕۆ ناتوانم بتبەم یعنی منە بێ خێرا بڕۆم بۆ شیرینی خانەکە ئیشم هەیە دواتر نیۆڕۆ دێم بە دواتە باشە ئای دوای نیۆڕۆ درەنگە فەرەیدون تەیمور بەڵێ فەرموو بڵێ بڵێ کاک عەزیز کاک عەزیز فەرموو وەرە ژوورەوە کاک عەزیز کاک عەزیز بڵێ بڵێ کاک عەزیز لەوەرە کاکە لەکوێ وەرە جوابی بەرەوە ماهی یعنی ماهی خانم من هاتووم بە شوێن تا بۆ ئەوی کە بڕۆین بە شوێنی فەڵوازەکەیە یعنی تۆ تەشریف وێنە خوارەوە باشەوە هات زۆر خێرا و ئاسان بێترس بڵێ بزانم مامەجان لەکوێیە نازانم یعنی چی تۆ لێ ئەمایتەوە کە ئاگات لەکوێ بێ دایشی منیش لێرە نییە یعنی چی من هەر ئێستایم بۆ ئەوێ وەسی هەمووتان یەکلایەکەمەوە جەنابی ئەفسەر لێرە نییە؟ خۆبینی لێرە نییە ئیتر تەحیە بۆکەی بڕۆ سەریشەکە ڕۆڵە بڕۆ بە قوربانێ بم جەوەکەمان لە تێگمەیە سەیر کە ماهی خانم نازانم چۆنی پێتی بڵێم دڵی من بە وێنەی حەوزێکی شوشەیە ماوەیەکی زۆر بوو چۆڵ بوو بەڵام بڕوا بکە لە دوێنێەوە یەک ماسی کەوتۆتە ناویەوە خەریکە ئیتر مناڵ هەروان حەزەکەن دایک و باوک بە دڵی ئەوان بجوڵێنەوە تۆ هیچ خەمن نەبێ لەم چەند ڕۆژەیە کە من لێرەم هەمویان کۆکەمە و ڕازیانەکەم تۆ خەمن نەبێ ئەوە بەڕاستە بەڵێ ئەگەرە و ئیشە بکەی برانە ڕۆکە تۆ پیاوی کاکەم ئەزانی چێ ماهی خانم من زۆر خۆشحاڵم کە ئەبینم ڕاو بیر و بۆ چوون و نەزارمان وەکو یەکە هەردووکیشمان لەگەڵ یەکە ئاگۆنجین خۆ من ئێستا نەویست ڕای خۆم بڵێم بۆ نا پێشتر وتە شتێکەوەت وا هاتم وا هاتمەوە چیتە؟ دایکی من لەکوێیە ماهی لەکوێیە ماهی یعنی ماسی و ماسیش لە دەریایە من چی بکەم؟ لێ تێم هەموو ژانتەشکێنم باه بوت ئەزیزی من پێم وتی ئاگا و لیان بێ زۆر ئازێتیان مەیە ئێرە شارێکەکە شارێکەکە چی؟ خەرەباڵ خەیسە لەگەڵ دایکە چوونەتە دەرەوە کەس نازانێت لەکوێ من دایکم لە تۆوێتەوە زۆر باشە گەڕی نەیدۆزینەوە ئەگەر دایشی من نەدۆزرایەوە ئەگەر نەدۆزرایەوە لەسەر خۆبە بەسە بۆچی وا هاوارەکەی دراوسێمانەیە ێ باشە ئەگەر نەدۆزرانەوە ڕین لە ڕۆژنامەیەک چاپیەکەین و ئەڵێن ژنوپێە گون بوون و بۆمانە دۆزنەوە کەی چێکە با بۆچیڵێ کاک فەرەیدون هەمووی خەتای ئەوەیە کە تۆ بە قورسەیگری ئەوەنە سەختگیر بووی بەرامبەریان تا هەڵاتن بەخێرێ خۆ دایک و باوکمانن بەسە تۆش کێ بیری لەوە کردەوە وەکو فیلمی هیندی ڕایان کردووە باهبە باهبە گرتوونیان نا پێویست ناکا بڕۆن بۆ ئێوە وەرن بۆ ئێرە ئێمە زیڕەمان کردووە چاوەڕێ ئێوەی ئەها بین بە ماڵیەوە زۆر باشە عەزیز چی بوو؟ ئەوەنە سەرزەنشتان کردن تاوەکو بەبێ پرسی خانەوادەکەیان چوونەتە دەرەوە هەر ڕۆژێ لە بنکەی پۆلیس دایکی من سنووردار نییە باوشی تۆ ئێجگار کراوەیە کە عەزیز بێ زەحمەت بمگەڕێنەرەوە بۆ ماڵی فەرەیدون ماڵی فەرەیدون بۆچی؟ ماهی خانم مناڵەکان ئێستا لە ماڵی ئێمەن فەرەیدون عالی کێشەم نییە چاوەڕێیانەکەم تا گەڕێنەوە ئەتەوێ بە تەنیا لێ بمێنیتەوە بۆ وارە بە یەکەوە ڕێن بۆ ماڵی خۆمان و خواردنێک دروستەکەی دوای نانێژ لەگەڵ مناڵەکانە بڕۆرەوە ئاخر ئەمڕۆ من عەزێتی تۆم زۆرە تۆ هیچ کات عەزێت نیت بۆ من تۆ خێر و بەرەکەتی بەس کار لێکەم لەبارەی ئەو مەسەلەی ئیتر قسە نەکەی باشە بەسەر چاو بەڵام تا ئێستا تۆ وەڵامی کۆتایی منت نەیاوەتەوە ئاخر ئەمە ئیشێکی باش نییە ئێمە خزمی یەکترین من حەز ناکەم لەبەرەم مەسەلەی کێشەی ڕووبات و بەینی مناڵەکانمان تێکچێ خوا ئیتر باسی مەکە باشە ئێستا کە بەم شێوەی لێ هات هەموو ئەو شتانە بسپێرە بە من خۆم چارەسەر یەکەم بێهبوود گوێگرە چی ئەڵێم گوێگرە ئادەی بزانم فەڕۆخی منتان بۆ کێ بردو و شاردوتانەتەوە کەسمان نەشاردووەتەوە چیتان کردووە لەگەڵ باوکم چۆتە دەرەوە گەر حەز ناکەی ڕێگەی لێ بگرە لەگەڵ باوکت نەڕۆشتۆتە دەرەوە باوکی تۆ بە زۆر ئەوی بردووە کەواتە ئێوە بەرپرسیارن
ئێستا من چی بکەم؟ ئەگەر یەکم و لەسەری کەم بێتەوە با پیرەتان لە قەبرا دەرێنم یەکەیەکە قژەکانی باوکیشە دەرێنم هێگەر باوکم خۆی قژی بۆرێ و کاتێک ناوەیە من هەڵێوەرێنم من خۆم بینیوە کە قژی وەرێ ناخێر لەکوێن گرتوونیان لە بنکەی پۆلیسن قڕ بەسرم بنکەی پۆلیس بۆچی لە بنکەی پۆلیسن بۆی حایەمە بەرن خانم من وەزعیە و باوکەی تۆ و خەزوری تۆش یەکلای یەکەمەوە ئەوە وتم بە چاوی خۆتەی بینی تۆ وەسعی باوکی من یەکلایەکەیتەوە باڵێ پەلەمە کە باب گەڕێنەوە ئەوە منم تەکلیفی دایکە ڕۆشنەکەم چیکە لێ تێم لە توپەتەکەم فەرەیدون خۆمەکە بە شەقاوە با نەیەم شێتەکەم ها تەوێت چی بکەیت بۆچی واکەی یەک وشەیتر بڵێ بزانە چی لێ بەسەرێنم دای یەک وشەیتر بڵێ دەی بیڵە بزانە چی لێکەم بڕا عینایە لەوە چیەکەی بێشەرمە ئاخر قڕ بەسرم ئەڕۆم بۆ دادگاشکات لە هەردووکتانەکە لەبەر چ شتێک لەبەرەوەی کێشە بە من گوێمە لە بەردەمامیانە زرێ و پێیان ناپیاویت کرد سویچی سیارەکەتم بەرێ بۆچیتە ئەمەیە بڕۆم بۆ بنکەی پۆلیس بڕۆ بە پێ بڕۆ باشە ڕۆ وامە کە بە بوود بەڕاستی دوو برای خوێڕین ئابۆ سەبۆ ئاتۆ بۆسەوە بۆسە ڕانەکەی خوێنەکەی بەس بووگرم بەر شەختەیە بۆسە باه هاتنەوە لە بەیانیەوە تا ئێستا چی چۆ بووە؟ بوون ئەمە چ سلوبێکی قسەکردنە لە جیاتی سڵاومان لێ بکەین سڵاو ناکەم من چاو دەرێ سڵاو ناکەی ئێمە ڕۆشتوین بە دوای فێڵبازەکەیە تۆ بۆچی مامەجان تۆ بۆچی خۆ دەخەیتە زەحمەتەوە بۆ مەگەر من مردوم مامەجان ناشرین نییە من هەڵە خڵەتێنی تو ئەم نێریت بۆ شیرینی خانەکە دواتر بە پیکابی بە دوای دایکمە گەڕگەڕا سوڕێنەوە باشە لە خۆتەوە نەخۆڵ مەکە شۆ قسە بکەی شتێکە تازە ڕوویاوە فەرەی دونگیان ئەم داماوە لە بەیانیەوە بە شوێن دزەکەوەیە لەم بنکەی پۆلیسەوە ئەڕۆشن بۆ ئەو بنکەی پۆلیس ئەوە لە جیاتیەوەی سوپاسیان کەی وا قسەکەی ئەی گرتان باڵێ گرتمان بەڵام دوایی زانیمان بە هەڵە گرتومانە ئێ خۆ دیارە بە هەڵە گرتوتانە مامەجان لە بەیانیەوە حەقت نییە لە ماڵ بچیتە دەرەوەدایە فەرەیدون بەڵێ مرۆڤ لەگەڵ دایکات جوان قساکە ئەدەبی تۆ لە جێی خۆی نییە ئەدەبەکەم لە جێی خۆیەتی مامە خڕ بەسەرم ئاشرف خانم دە تەلەفۆنی کردووە بڕەمە ماڵە چارە ڕەسمەکە سنۆت خۆم تەلەفۆنی بۆ کەمە بۆی ڕوونەکەمەوە ماهی خانم تۆش فەرمۆرە ژوورەوە فەرمون ئیسراحەت بکەن من پێم خۆش نییە بێ مامەجان ئەگەر بە شەق بوو هێنمە ژوورەوە نایم قەیناوەرە باوەشم بە قوربانێ بم وەرە تۆ زاوای ئەزیزی منی بەڵێنێم هەموو شتێک باش بێ بەڵێ زاوای عەزیزە فاڕوخ ژیانەکەم باشە تۆ لە بەیانیەوە لەکوێ بووی کوڕم نە هیچ هەواڵێک کە بە منیاوە نە کەسی ژەزانێ لەکوێیت دایجان ڕۆیشتوین یارمەتی عەزیز بین ئەوە نە عەزیز مەکە بۆ من هیچ ئیشێکی عەزیز پەیوەندی بە ئێمەوە نییە ئێمە ئێستا خۆمان ئینتەرنێتەکەمان خراپ بووە کارەباکەشمان تێک چووە ئەوە بەرە جەژنانە خۆمان یەک دنیا ئیسا ئیشمان هەیە تۆ دایجان ڕۆیشتوین بە دوای کوڕێکی بچکۆلێ ئارنۆڵ دێبوو تۆ نازانی چەند مەترسی دار تۆ با تێگەیان دایکە دایجان ئەلو چوانی ئەشرەف گیان هەر ئێستایم کوڕە بە دوایی شەوە بووم بەڵێ یاخوا بەخێر بێ ماهی خان سەر جان چاوەکانە ئەوە لەکوێ بوون ئێمە بە هەموو شتێ نیگەرانی بەخێر ئێوە بووین تێپەڕی وەرە ژوورەوە زاوای زلە دایە باش بوو کە زوو هاتنەوە گەڕینەوە ڕازیانکە لێرە بن ببوورە کاک عەزیز چی بووە؟ ببوورە ئێمە ئەمانەیە ئیتر بڕۆین بۆکوێ ڕۆن ببوورە ماهی خانم تۆ زۆر دەمێکە نەهاتووی بۆ ئێرە ئێستاش لەم کاتینان خواردنەی ئەڵێ با بڕۆین نا ئاخر بەبێ داوەتکردن هاتوین مناڵەکانیش ئامادەی ئەوە ئەویا بمری ئەگەر بیاڵم دەست بە یەک شتەوە بای عالی نان و چێشت دروست نەکردووە؟ نا بابەجان من نەمەزانی کە میوانمانە بێ من دروستیەکەم مامەگیان تۆنی گەران مەبە بەماڵێن بووکی گوڵ زۆر باشە هەمووتان بجوڵێن و خواردنێکی خۆشمان بۆ دروستکان فەرەیدون تۆش بجوڵێ زلە من هیچی شەک ناکەم دایکە عالیا با بڕێنەوە بۆ ماڵەوە وتە چی؟ عەرزم کردی من هیچی شەک نا ئەو چێرە گیرفانتە مامە ئیشەگەی لە ماڵەوە منەمێ بڕۆم بیکەم لەگەڵ مەحموود ناڵم نەچ ماڵەکە پاکەمەوە مامەجان دەرینێنی مامەجان عینایەت ئەوە بگرەوە بڕۆ کەم و کوڕەکان چارەسەرکە چایەکی جوان بۆ ماهی خان بێنن باڵێ نا من بەو شێوەیە ئاسوودە نیم بە یارمەتیتان من ئەچم هاوکاریانەکەم زۆر باشەوە بەدڵما سوبحان الله لەو نسیبە ئەم شەوە بێ دەستیاوی تۆ بخۆین ماڵی خۆتە
فەرەیدون مامەگیان ئەی زەهری مار چی بوو؟ مامەگیان ئەم نوێنەیە شلەل واسرا بوو زلی بێهونەر من حەز ناکەم تۆ ئیش بکەی پاریسا تۆ بۆچی ڕاوەتاوی بڕۆ ئیش کە ڕۆڵە گیان خوا عاقیبەتمان بەخێر ناگەرێت لەگەڵ مای خانمەیە من نەزانم بەڵێ ئەو کاک فەریدونە زۆر سادەیە هەر ناژلی کوڕی ئەو دایکە سیاسەت بازێتی بینی و لەو کاتەوەی هاتووە هەرێوێ خۆی خۆشەویست کە پەریسا گیان باوکت ڕاست دەکات ئەمانە پلانیان بۆ ماڵ و سامانی مامەگیان داناوە فەریدونت نەبینی چیە کرد هەمووی فشە بوو بینیت چۆن هێ من بووە والله وا خۆی تووڕە کردبووتم ئێستا حربی عالەمی سێم ڕوایە عینایەتیش بەو زەواجە زۆر ناڕازیە ئەڵێ هەر کەسێک بێقەی ناکە جگە لە مای خانم منیش هەروەها بەڵام ئەگەرەوێری بڕۆ بە کەعەزیز خۆی بڵێ بۆ لە قسە تۆش ناڕازی ئەی چۆن فەرموو سەسەنگیان ببوورە خوا شەرم نەکە بەڵێ باوکە سڵاو چۆنیت مەمنون ساعت چەنە باوکەی گیان ساعت دەیەوێ بۆ حەوت ئەی باشە من نەموو ساعت حەوت دەبێ لە ماڵەوە بی دەی باشە حەوتی ڕێکەگەم بۆ لێەوە تا ئێرە چەند دەقیقە ڕێیە دە باشە با دوای نانی ئێوارە بێمەوە سایق تەکسیەک لەبەر دەرگای هەر ئێستا سەرەکەویت و یەیتەوە بۆ ماڵەوە نا ئاخرێسە نابێ هەرەوەی کەوتم چەندێ پارەت پێیە نازانم 7000 بە تەواوی چەندە پێیە بە تەواوی 7000 زۆر باشە با پارەی سایق تەکسیەکە مێردەکە و بیا هاتیتەوە 1 دینار لەو پارەیە کەم نەبوو بێتەوە تێگەیشتی چیموت باشە بەسەر چاو ماسی ئۆلاز لە دەست پێشخەری نەدا پێشانگەی سایش بریکارەکانی لە ئوروپا خستەکە بۆ دۆزینەوەی چارەسەری خەرای گرفتەکانی دەموچاو بۆ کڕیارانی لە یەکەم هەنگاویدا ماسکردکردنا ئەی ئۆلازی گاندە کوردستان ماسکی ئۆلاز حەوت تایبەتمەندی لە خۆگرێ نێشتنی چچولۆکی دەموچاو تەڕی ئەیاتە دەموچاو ڕاگرین دەموچاو بە یەک ئاسوشێوە سافکرین دەموچاو پڕکردنەوەی چاڵەکان پارێزگەری لەمانەوەی دەموچاوەکات ڕوونکردنەوەی دەموچاو لابرنی خەڵ و تەنی نامۆ بۆ بەدەستێنانی درنجالێکی باش پێویستە لەگەڵ ماسکی ئۆلاز کرێمی دێکۆڕای ئەڵمانی بەکاربێت بیرتان نەچێت تەنیا لە پێشانگەی سایش ماسکی ئۆلاز دەستەکەوێت بۆ زاینتان پێشانگەی سایش جگە لە دوکانی ژمارە 129 قاتی یەکەمی بازاڕی کەسۆمۆڵ هیچ تق و بەشێکی تری نییە ماسکی ئۆلاز مژدا پێشانگەی سایش بۆ جوانکاری خانمان لە پێناو چارەسەرکردنی کێشەی ورگ و کەمەر بۆ یەکەم جار ئامێرێکی هەرزانی خستە بازاڕەوە ئەم ئامێرە پێویستی بەکارەبانی و دوورە لە هەموو مادێکی کیمیایی زیان بەخش تەنیا 2 هەفتە و ڕۆژانە 15 خولەک وەرزش گرنتی دابەزینی ورگ و کەمەرە پەلە بکە لە کڕینی ئامێرێکی کرین چونکە ژمارەی دیاری کراوە بەم ئامێرە هەر لە ماڵ و ڕەشاخە بۆ جەستەت بگەڕێنەرەوە بەسوودە بۆ ئەو کەسانی زۆر ئەوەستن و ئازاری قاچیان هەیە هەروەک بەسوودە بۆ تەشەنوجاتی شان و من بیرتان نەچێت تەنیا لە پێشانگەی سایش و بە نرخی 35,000 نەر ئەبی بە خاوەنی ئامێرێکی کرین ئایا دەزان ئامێری کارەبایی و ئەلکترۆنی لەرەلەری هەیە و زیان بە تەندروستی مرۆڤ دەگەێنێت ئامێری موبایل کە بەردەوام بەکاری دێنیت زۆرترین زیانی هەیە خۆت بپارێزە لە زیانە زۆرەکانی ئامێری مۆبایل بە بەکارهێنانی بەدی کارتێل بەدی کارتێل بەرگریت لێ دەکات و دەتپارێزێ لە زیانەکانی لەرەلەری ئامێری مۆبایل بەدی کارتێل بۆ تەندروستی تۆیە بۆ زانیاری زیاتر پەیوەندی بکەن بەم ژمارانەوە بادی کارتێل چێدانە ملپانە بەخێو کردو هەر کاتە پێویست و پیانە لێرە نین مەسەلەکە چییە؟ ئەلبەتە من لە پەنای ئیشەکەی باوکیشمان توانیمە بزنسێک بۆ خۆم خەمەوە لاوەی کرد ئیشی وشکاک بازرگانی کشمش و مشمیشەکە ئیشی کشمش و مشمیشەکە لەسەر ئیزنتان نان مو ناڵێ کورە نان فەرمووت نان کارگەی نان ئەمە خۆ زۆر شتێکی باشە هاوکاریەکی وەرە جارێکی تریش بۆ ئێوە درود ئەلو دەر ئەلو زەهری مار بێشعور لەکوێ بووی تا ئێستا تۆ بەڵێ تۆ بەڕاستە ئێستەیەم بەڵێ ئیناسم ئێستا خۆمیان بۆوێ نانا زۆر بەڵە ئێستا خۆمیانم چی بووە بۆ خەریکێگری تۆ جارە ژن مێشکی پڕ کردووی لەم شتانە تێناگەی برۆ لە لا بۆستا بڕۆ بۆ لا سەردانەوێنە وای دانێ کە من مردوو ئێوە نابێنان بە نەدەستی و خەڵکە ڕۆڵە دوور لە یانەت دوور لە جان و زەهری ماس دار
هەرە کاکە هۆڕێن بۆ لێ خۆشایی دەقێ وەستاوین وەرنی تێر هەبێ بۆسی تەکسیت ئێوە بڕا بۆ کۆڵانی بی 1000ەکە 1000 با بەخۆ بۆ شارێکی تر ناوە 1000ەکە گیانەکەم تاکسی کۆمپانیا هەر 1000ە کاکە ئێمە دوێنێ شەو ڕۆشتین پێرە شەو ڕۆشتین 5000 بووە ڕۆژ و شەو فەرقە نەبابە گیان ئەو خۆی حەزی کرۆ 5000 وەرگێ حەزی نییە من بە حەزوشت ئیش ناکەم گوێ بگرە ئەم نەفسە کوڕی باوکی خۆی نییە ئەگەر 5000 زیاتر بابەتەوە بیگرە کاکە گیانەگەر ناتەوێ ڕێن کێشە نییە ئەڕۆی کاکە بۆ کوێ ڕۆی واز بێ لە بابە منە ڕۆم گیانەکەم پێتە 10000 بیتە گیان 10000 نییە 1000 مەسەلەکە خێزانیە فزولی مەکە من لەوانەیە بۆ خواردنە شتێکی ڕێگای بڵێ بێ بوو خۆ پارە و پێیە گیانەکەم من ئێستا هاتمە دەرەوە زۆر پارەشتی وام لەگەڵ خۆن هەڵ نەگرت خۆش دەزانی پێویستم بە پارەیە قەیتێکاتەوە بیە من و تۆمان نییە خۆ سیر کە براکەم 5000 زیاتری لێ نەسەنی ئەگینایان بۆ نووسینگە بۆ جانە 1000 و تەواو خوا حافیز کەمێ لەسەر خۆ بڕواگە و دەستگیرانم بێ 5000 زیاتری نیتێ بێ ئەوەی بیخۆمەزانم بە لەزەتە وای وای باه بە وای وای ئەو دەستانە و هەمیشە گۆڵ بگرێم ماهی خانم ماوەی چەندین ساڵە بۆنی خواردنێکی ئاوا خۆش لەم ماڵەوە نەهاتووە ئێ بابەگیان خۆ من هەموو هەفتەیەکەیم بەشی هەموو هەفتەکە چێشتان بۆ لێنێم عالی خواردنی تۆ ماهی خان زۆری فەرقە ئەوە باش بزانە ئەم خواردنە تامی خواردنەکانی تەڵعەتەیە فەردا خێدۆمەی تێبە بووت داوای لێبوردنەکەم بە پەلە لێمنا برا نەڕۆ چۆن چێژلێنەرێکی ماهی خانم ئەڵێن خواردنی چێشتی کنگر مرۆڤ ڕووگیرەکات وابزانم ئیتر ماهی خانم لەم ماڵە ئامێنێتەوە بە پێچەوانەوە من خواردنی کنگرم بەدڵ نییە لەبەریەوە لێم ناوە دەستەکانی خۆش بێ ماهی خانم زۆر باشە ئێستا کە مەزلیسەکەمان ئاوا خۆش بوو حەزەکەم مەسەلەشی گرنگتان پێ بڵێم مەسەلەیە کە حەزەکەم هەمووتان بیزانن ئەوە ڕاستە من ماوەیەکی زۆرە هەموو ئێوەم عەزێت داوە ئەزانم بەڵام ئیتر تەواو بوو من و ماهی خانم مامەجان چێشتەکە و سار نەبێت زۆر مەمنون تۆ خەمە نەبێ من و ماهی خانم مامەجان ئەزیێت نەبێ ئەو ترشاتەم بەرێ فەرموو من و ماهی خانم بڕیارمان ناوەکە مامەجان ئەزیێت نەبێت ترشاتەکە بخەرە و شوێنی خۆی پۆستەشکێنم فەرە باقسەکانم بکەم فەرموو مامەجان ئای من و ماهی خانم بڕیارمان ناوە بەیەکەوە کە هەڵبەتە ئەگەر ئێوە ڕازی بن بەیەکەوە هاوسەرگیری بکەین هەڵبەتە ئەگەر تۆ ڕازی بی دا هەستە با بڕۆین هەستە با بڕۆین هەستە با بڕۆین تازێرە شوێنی ئێمە نییە ئای بۆ لەسەر ناخواردنەکە ستایی بێ لە نانەکەمان بخۆین پێویست ناکا بە تەمای چەندێ نام بخۆیت عالی هەستە با بڕۆین منی تر لێرە نامێنمەوە عەی بەدانیشە مامەجان تکە ئەکەم دەسم بەرە من خەجاڵەتم دایکە ئەگەر ئێستا لەگەڵ من هەستایت ئەوە هەستایت ئەگەر نایتر ناوی من ناهێنیت عالیە خان تۆش ئەگەرە تەوێ لێرە بیت باشە ئەم مناڵە بۆ تۆ هەر لێرە لە ماڵی باوکت مێنەرەوە تا و کاتی تەلاقنامەکەت بوویەتە ماڵەوە خوافیس ببورن تۆ بۆ کوێ بە یارمەتیتان باوکە جام منیش ڕازی نیم بەم هاوسەرگیریە ئەمێ بڕۆم بۆ شیرینی خانەکە لێ بخەوم و جارێک تریش نایەمەوە بۆ ئێرە من ڕۆشت بڕۆ بەه بووت بەڵام هەرە گەڕێیتەوە عەزێتمانان دەستان خۆش بێ بە یارمەتیتان تۆش بە تەمای بڕۆی لەسەر ئیزنی گەورەکان بڵێ بڕۆ ملتە تەقی مامەگیان بەڵام من ڕازیم بۆچی گوڵم مەمنونی تۆم لەبەرەوەی مێردەکە و ڕۆیشت هەستە تۆش باشە من زۆر مەمنونم دەستان خۆش بێت ماهی خانم خۆ هیچتان نەخوارد زۆر سپاس منیش ئاشکرایە کە ناڕازیم بەڵام هەر لێرە مێنمەوە تا بزانم چی ئەو نەپیاوە من تەلاقەیە ئای مناڵی بێوەفا کاک عەزیز من خۆم پێم وتی ئەم ئیشە سەر ناگرێ قبوڵی نەکرد بەڵێ وتێ عیبێ نییە و خۆت ناڕەحەت مەکە مناڵەکانی من زۆر سادەن بە ئاو خواردنەوەیەک بۆ چوونیانە گۆڕێ ئەمێنێتەوە فەرەیدون
1 ساعت کاتم بیتێ ئەویشە بۆ ڕازیەکەم. ئەتەوێت چی بکەیت؟ هیچ تەنیا مەوێ قسەی لەگەڵا بکەم زووە گەڕێمەوە ئەگەر کاتێکیش ڕازی نەبوو هەر لەوێوە تەلەفۆنە بۆ کەم تەکسیەک بگرە و بگەڕێنەوە. فەریدون ئەوە چێکی لێرە؟ ئەوە چ پرسیارێکە هاتوون چارە نووسی ئەو پارە بێ ساحێبەیەک لای بکەمەوە. زۆر باشە وەرە با بڕینە ماڵەوە کاکە. بابە بۆ دەنگەی تۆوە ئێرە خراپە وەرە با بڕینە ژوورۆدەی. من بۆ پارەکە هاتووم کاکەم بۆ پارەکاتم دەنگەکەم وەرە بڕۆ ژوورەوە دەوەرە چێکەی تۆ ئای خوایە من چیم بەسەر هاو مێشکی منێ تێگیاوە بەخوا تۆ پیاوی باش دایکێ بەچیمە بەسێ لەگەڵ دوو پیرەمێردان ناردووە بۆ کۆمپانیا بابە لە ئیش و کارێک کردم ئێستا ژەڵێ ئاگام لێی نەبووە باوەڕ بکە ئاگام لێی نەبووە بڕیار بوودایکم لەگەڵ خۆم ئەی بۆ نەتێنە لەبەرەوەی خەزورم کڵاوی نایە سەرم منی ناردە شیرینی خانەکە و خۆشی لەگەڵ ڕەفیقەکانی هاتووەوێ منیش باوەڕ بە قسەکان دەکەم ئەگەر بمزانایە خۆمەم هێنا و ئەم نارد بۆ لای میوە فرۆشەکە کاکە گیان تۆکەی ئەم درۆیانە تەرگەکەی با من بزانم من لەبەر خاتری تۆ ئەو پارانم لە ماهی خان وەرگرت ئەبێ خۆم بەدەستی خۆم بۆی بەرمەوە کەمێ مۆڵەتم بەرێ ئەو یەمێ ئەوە بەچی پێکەنی بە دەنگی تۆ دەنگی زۆرە زەلیە کە قسم لەگەڵەکەی بیری و گۆرانی بێژەمەکەوێتەوە ئەرێ گیانە جانم دەرچوو بۆت ئەمانەمان کاکە گیان ئێستا کاتی ڕابواردنە دەنگە خۆشە هیچ مۆڵەتێکمان نییە جەنابتان وتان پارەمان بۆ وەرگرە و بیەم بە تۆ ئەوەشم کرد نەوە بە 3 مانگ ئەیەمەوە پارەکە ئێستا بۆ بە 3 مانگ ناخێر 2 مانگ و نیوە کە 15 ڕۆژی تری ماوە بۆ ژاوە دروست کردووە هەر بەڕاست تۆ نەوزانیوە ئەزیزەکەم 6 مانگ تێپەڕیوە گوا 6 مانگ تۆ ئەو شەربەتی پرتەقاڵە بخۆ بە حاڵە باشتر بێت ناخۆم شەربەتی پرتەقاڵ ناخۆم ئەزیزم یان پارەکەمەی تێ یا هەرچی هەیە و نییە ڕوون بە مایخان ئەڵێم ئەڵێ چی هاوار مەکە دەنگتە نووسێ بۆ دەنگە خۆشە کۆنسێرتێکمان بۆ بکە چێ؟ من جوزانم بۆ ئەبواە کەسێک بێ نا بەڵێ ئەو دەرگایە بکەرەوە کێ؟ سڵاو مامە گیان لە خزمەتام ئەی هاوار خەزورم هاتووە بەدبەخت بووی وەرە بڕۆ خۆ بشارەوە دەسم بەر بە بۆ خۆم بشارمەوە ئێستا بڕۆ خۆ بشارەوە خۆ بەسەر بووی شتێکی پێڵێم بابە مەجالە پێ نایە لێت هەیە و کوژێت بڕۆ پشە و سەلاجێەوە ئاخر پشتی سەلاجە بۆچی نانە وەرە بڕۆ وەرە بابە تۆ شێتێک ئاخر با بێتە ژوورەوە بۆچی بڕۆ دەی خێرا بڕۆنەوە جۆ بگرە دەنگێ دەربێ ئەو کوژێها دەی خێرا بڕۆنەوە جۆ بگرە دەنگێ دەربێ ئەو کوژێها ئەو کوژێها مامە جان ئەو تەلەفۆنە خراپ بووە ئێستا کرایەوە تەشریف بێنەرە ژوورەوە لە خزمەتانە فەرموو چاقڕ چوو بە سەرما هیچ نییە بەسەر خۆتا زاڵ بە شتێکی زۆر ئاساییە مامە جانەیتر سڵاو مامە جان سڵاو شتی وامان نییە ئەوە تۆ تەریق نابیتەوە ئەوە چ ئەخلاقێک بوو لەسەر ئەو سفرەیە پیشانی ئەمەدا من دژیە و هاوسەرگیریام تۆ سەرە یای لەبەر ناپیاوی بێتەر بێت ئێو زەهری مار هاتووم بۆ ئێرە هەتا 2 کەلیمە قسەی پیاوانەت لەگەڵا بکەم باشە بۆ لێرە وەرە با بڕین بۆ ڕێستۆران تێکنانێکیش بخۆین بەم نیوەشەوە کۆ کراوەتەوە بەم نیوەشەوە هەر لێرە باشە من لێرە هیچ قسەیەک ناکەم ئەوە دەنگی چی بوو؟ هیچ دەنگی چی بوو؟ ئەڵێمەوە دەنگی چی بوو؟ نازانم من هیچم نەبیز دەنگی هیچ نار بزانم کەسێک لە ماڵایە نا مامە گیان فەرەیدون پیاوێکی ڕووڕاست بە ها کەسی تر لە ماڵەیە نییە چی ئێستا خۆمە ڕۆمە گەڕێم کەسی لێ نییە ئەم پەرداخانە بۆچی دوانن شەربەتێکیان بۆ تێ و شەربەتێکیش بۆ منە 2 نەفەرین درۆزن تۆ لەکوێ ئەوزانی کە منیان بۆ هێرا پێشبینی مەکرد پێشبینی تەکرد باڵێ برا نەڕۆ تۆ درۆزنی مامە گیان
بڕە دواوە ئەوە بۆچی ڕەنگە پەڕیوە ڕەنگەم هەروایە هیچی لێ نییە مامەجان تۆ بە دوای چی ئاگەڕێی بڵێ بە دوای ئەو کەسەیە کە تۆ لەم ماڵەیە شاردووتەتەوە من کەسم نەشاردۆتەوە مامەجان وەرە با بڕۆینە هۆڵەکە دەربارەی هاوسەر عالیە ئێستا لە ماڵی ئێمەیە ئەستا کێ لە ماڵەیە کەس لە ماڵەیە نییە مامەجان جۆم لێ بگرە درۆزن بزانە چی و پێڵێم تۆ نابێ ئەوە نەخۆ پەرزبی زلی ناشرین چییە؟ با بڕۆینەوێ ئاواوە بڕۆ با بڕۆینەوە نەخێر من ئاواوە ڕۆم سیرکە غیرەت و پیاوەتی شتێکی زۆر باشە بەڵام لە کاتی خۆیە ئەسڵەن من هیچ ئەگەر کەسێکی تر بێجگە لە من بێوێ داوای دایکێ بکە تۆ چی پێڵێ ها؟ ئەڵێم بەسەر چاو تۆ خەڵەتەکە یەڵی بەسەر چاو لە کاتێکی ئاوایە دەماری غیرەتێ بێ بکەوێتە ئیش ئاخر ئەوە پیاوەتیە دایکی شوونەکە لەبەر خاتری تۆ ئەویش بە پیاوێکی وەکو من مامەجان بۆچی پێت ناخۆشە گریمان هات و سبەینێ تۆ سەرکەوتە سەر زەوی و مردیت ئەو کاتە چی بە قوربانم بی بێت هەر بێت بڵێ خوانەکە خوانەکات بەڵام ئەگەر سەرکەوتە سەر زەوی و چوویتە ئەو دنیا مامەجان جۆ بگرە تۆ ئەبیتە دووەمین مێردی دایکم کە مردبێت دوایش خەڵکی پێمەڵێ دایشی سەرە خۆرەیە ئەمە ویژدانە ویژدانە ئێستا چێ لە بیری مردنایە مامەجانە و هەموو ژنە بەڕێز و بە حەیە هەیە بڕۆیەکێکیان بێنە و واز لە دایشی من بێنە بۆچی بە من بڵێ تۆ بۆچی ناڕازیت بەس پێم بڵێ وعد بێ واز لە مەسەلێ بێ مامەجان من پێم وتی بەس تۆ جۆ نەگەر ئەو خۆیان ناچارم مەکە بێڵێ دیسان بێڵێرەوە مامەجان بەداخەوە بەس تۆ نەخۆشیت بەڕاستی تۆ دوو مانگی تر نابە ئەمریت ها مامەجان تۆ ئەمری بەسە ئیتر قسەی قۆڕ و ڕێنە مەکە مامەجانەمە و ڕێنە نییە ئیتر تۆ کاتێکە بۆ ئەوین و ئەوینداری نەماوە ئەمری ئەبێ هەموو حساب و کتابێکی خۆ بۆ ئەو بەرئامادە بکەیت تۆ سەری ئەی لە بەردە و قسانە ئاکەیت من زۆر حاڵم باشە و ئەوە تا زرت و زینوم ئێستا شێم قسانی بە تۆوتووە دکتۆرەکەی خۆ و دکتۆر بەڵێ هاو شەوەی کەیتر دامەکە و کردبوو بیرە نەماوە ئەها ئەشی عیسەرەکەی بۆ گرتیت هەر لەو ئەشیعەیە دکتۆرەکە خۆی پیشانیام لوێک لە ناو سەرتایە زۆر گەورەیە لوەکە دوو مانگی ترە تەقێ تۆش ئەمری مامەجان یعنی ئەو ئازارەی سەری من هەر ئەوەیە بەڵێ ئەرەوەڵڵا یعنی من لەسەر مردنم مامەجان بەڵێ مامەجان ئەمریت خۆ تۆ درۆ ناکەیت نامامەجان درۆ چییە سوێنە بۆ خۆم بەوەڵڵی وەبیلای وەتەڵڵی تۆ ئەمریت لوەکە لە ئێرەی سەرتا بوو سوڕاوەتەوە و هاتۆتە ئەو بەری سەرێ وەکو زەوی چۆن بە دەوری خۆرە ئەسوڕێتەوە ئەویش بە دەوری مێشکتە ئەسوڕێتەوە یان وەکو مانگ چۆن بە دەوری زەویە ئەسوڕێتەوە گوتەکەی سەریشە ئاوەنا مامەجان ببوورە خۆ ئەمە ویست مامەجان مامەجان وەساقە مامە چاک لە پەنجەرە گۆچیتەوە بەرە ئافرین ڕۆیشت ناگەمە خەریکە خۆت وشی چەکراکەی گەڕایەوە بۆچی چوویتە ژێر مێزەکەەوە ئەگەر نەچوومە ژێر مێزەکەی ئێستا لە ژێر کۆمیدیەکەی دۆزیمەوە زۆر باشە لە دەورەکەڕێن بارانجان بڕۆ ئێستا مام مەگەڕێتەوە بڕۆ مشک و پشیلەیەم کرد لەبەر پارەکە وازم لێ بەرم مەکاکە بەرمە وازم لێ بێنە من تا ئەو پارەی وەرنەگرم لێرە ناجوڵێم ئەی پارەکەم چی بەسەریە دەبڕۆ بانەو بینێ بڕۆ لە کۆڵان ئاگاداری خۆ بەنەو بینێ ڕۆیشت بەڵێ بۆسە باشە من بۆچی پێم وت درامای کۆمێدی ژنی بابا بە سپۆنسەری برنجی مەحموود ڕۆنی یەکسان شیری ئاڵتونسا پێشانگای ستایش کۆمپانیای ئەسێ کۆمپانیای دارەشمانە بۆ حەج و عومرە بەردەوامە ئەمڕۆ
ئەبێ هەمومان ئامادەیکەی سفرە و خوان سفرە و خوانی ڕازاوە دێڵۆ ببنەوە بەم ناوە دەی ڕای کێشەمی هێنا بەسە ئیتر خایەنە ئیتر تۆش واز بێنە دەی هەستە خۆت منوێنە دەی کوڕینە ڕای کێشن ئەبێ زەحمەت کێشن ئەبرنجەیە هێنن وریا بن و مای ڕێژن من دڵنیام بەدڵیە بێ تەنها برنجی مەحموود شایانی ئەم خوانەیە ڕۆنی یەکسان ڕۆنێکی جوان و ڕەنگزەرد و تێرە یەکسان بێ کۆلسترۆڵ و بۆ خواردن خێر و بێرە گەرکەی بانووی خانومان چێش لێنێ بە ڕۆنی یەکسان بە شیرین خواردنی ئابێ بۆ ئەحباب و گشت خزمان تام و چێش خواردنی باش یەکسانە بە ڕۆنی یەکسان تام و چێش خواردنی باش یەکسانە بە ڕۆنی یەکسان بە ڕۆنی یەکسان بە ڕۆنی یەکسان ڕۆنی یەکسان ڕۆنی یەکسان بێ کۆلسترۆڵ و ڕەنگزەرد و جوان ڕۆنی یەکسان هەموو کەسێک پێویستە ڕۆژانە کووپێک شیر بخواتەوە. شیری ئاڵتونسا دوای ئەنجامدانی پشکنین بۆی دەرکەوتووە لە 100 سروشتیە و هیچ شەوریەکی لێ ناگیرێت. هەروەها دەوڵەمەندە بە کالیسیۆم و ڤیتامین A و D و بۆ هەموو تەمەنەکان گرنگە بە تایبەتی مناڵ و ژنی دووگیان. لەگەڵ شیری ئاڵتونسا پاکژی و سروشتی و لەززەت بەدەست بێنە. شیری وشکی ئاڵتونسا بە سوودە تامێکی ڕاستەقینەیە. ماسی ئۆلاز لە دەستپێشخەری فینەدا پێشانگای سایش بریکارەکانی لە ئەوروپا خست دەکەن بۆ دۆزینەوەی چارەسەری خەلای گرفتەکانی دەموچاو بۆ کڕیارانی لە یەکەم هەنگاویدا ماسکی قناعی ئۆلازی گەاندە کوردستان. ماسکی ئۆلاز حەوت تایبەتمەندی لە خۆگرێ نێشتنی چچولۆکی دەموچاو تەڕی ئەیاتە دەموچاو ڕاگرین دەموچاو بە یەک ئاسوشێوە پاکردن دەموچاو پڕکردنەوەی چاڵەکان پارێزگاری لەمانەوەی دەموچاوەکات ڕوونکردنەوەی دەموچاو لابرنی خەڵ و تەنی نامۆ بۆ بەدەستێنانی دەرنجامێکی باش پێویستە لەگەڵ ماسکی ئۆلاز کرێمی دێکۆڕای ئەڵمانی بەکار بێت. بیرتان نەچێت تەنیا لە پێشانگای سایش ماسکی ئۆلاز دەست دەکەوێت. بۆ زانیتان پێشانگای سایش جگە لە دوکانی ژمارە 129 قاتی یەکەمی بازاڕی کەسۆمۆڵ هیچ تق و بەشێکی تری نییە. ماسکی ئۆلاز مژدا پێشانگای سایش بۆ جوانکاری خانمان لە پێناو چارەسەرکردنی کێشەی ورگ و کەمەر بۆ یەکەم جار ئامێرێکی هەرزانی خستە بازاڕەوە. ئەم ئامێرە پێویستی بە کارەبانیە و دوورە لە هەموو مادێکی کیمیایی زیان بەخش. تەنیا 2 هەفتە و ڕۆژانە 15 خولەک وەرزش گرنتی دابەزینی ورگ و کەمەرە. پەلە بکە لە کڕینی ئامێرێکی کرین چونکە ژمارەی دیاری کراوە. بەم ئامێرە هەر لە ماڵە و ڕەشاقە بۆ جەستەت بگەڕێنەرەوە. بەسوودە بۆ ئەو کەسانی زۆر ئەوەستن و ئازاری قاچیان هەیە. هەروەک بەسوودە بۆ تەشەنوجاتی شان و مل. بیرتان نەچێت تەنیا لە پێشانگای سایش و بە نرخی 35,000 نەر ئەبی بە خاوەنی ئامێرێکی کرین. هەلێکی ناوازە لە کۆمپانیای ئەسێوە. یەگامێری ئەسێ بکڕە و ناوت دەچێتە تیر و پشتی خەڵاتی نیسان سەنی مۆدێل 2014. ئەم ئۆفەرە لە 21 2015 دەست پێ دەکات تا 21 4 2015 خەڵاتەکە ئاشکرا دەکرێت. کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی موبایل و ئەلکترۆنیا. کۆمپانیای دارەشمانە بۆ حەج و عومرە یەکەم و تاکە کۆمپانیای ڕێگەپێدراو بۆ گەشتی عومرەی ئەم ساڵ 2015 لەلایەن وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی سەرجەم دەبەری ڕاپەڕین قەڵاتزێ و ڕانیە و مەرگە و حاجیاوە و سەرچاوە و خەلەکان و قەزای دوکان. گەشتەکانمان بە سەرپەرشتی مامۆستای شارەزا و خاوەن ئەزمون بە ئامادەکردنی باشترین خزمەتگوزاری ئوتێل و نان خواردن و سەردەم پێداویستیەکانی عومرەکاران بێ بەرامبەر. داواکاری لە عومرەکاران تەنها پەیوەندی بە کۆمپانیای ڕستنی مۆڵەت پێدراو کۆمپانیای دارەشمانە بۆ حەج و عومرە. کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە. کۆمپانیای سەماوات هەڵدەستێت بە گەشتی عومرە بۆ هەردوو شاری مەکەی پیرۆز و مەدینەی درەوشاوە. ساتێک بۆ ئاوێتەبوونی ڕۆح و دڵ و دەروون. ساتێک لەگەڵ پیرۆزیەکانی خوای گەورەدا. لەو سەفەرە پڕ ئیمانیەدا ئەوە بیسەری زۆرترین زانیاری دەبیت لەسەر سەردەمانی نبووەت و شوێن و جێگا پیرۆزەکانی ئەم ئیسلامە. کتێبی مەکەی پیرۆز دیاری دەستی گەشتیارە. خواردن و خزمەتگوزاری بە ئەرکی سەرشانی خۆی دەزانێت. بە سەرپەرشتی حاجی عەبدوڵڵا سیاگوێزی ناونیشان شەقامی سەرەکی دارۆغا خوار مزگەوتی دارۆغا.
کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە. کۆمپانیای نیقاب بۆ دیکۆراتی چەتر جوانترین چەتر بە باشترین کوالیتی لە نیقاب هەڵبژێرە. دروستکردنی چەتر بۆ مەدخەل، پەنجەرە، گەراج، دوکان، شوێنە گەشتیاریەکان و هەموو کارێکی چەتر. کۆمپانیای نیقاب گرنتی پاراستنت ئەدات لە تیشکی خۆر و باران و بەفر. دیکۆر و ڕەنگەکەی بەخواستی خۆتە و کردنەوە و کۆکردنەوەشی بەدەستی خۆتە. کۆمپانیای نیقاب بۆ دیکۆراتی چەتر. کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە. گەردەتەوێت گەشتی ئاسوودەبوونی ڕۆحەکان ئەنجام بدەیت، گەردەتەوێت گەشتی ئەنجامدانی مەناسکی عومرە ئەنجام بدەیت، گەردەتەوێت ئاسوودە بیت لەم گەشتە پیرۆزەدا، هاوسەفەری کۆمپانیای پارەزان بە کە ڕێگەپێدراوی حکوومەتی ناوەند و هەرێمە و لە ڕیزی پێشەوەی خزمەتکردنی عومرەکارانە. گەشتەکانمان بە ڕێنمونی مامۆستایانی بەڕێز و بەسەرپەرشتی حاجی ئامانج دەبێت. ناونیشان سلێمانی شەقامی سەدەکەی ئازادی نزیک نەخۆشخانەی توی مەلیکی تایبەت. کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە. درامای کۆمێدی ژنی بابا بە سپۆنسەری برنجی مەحموود، ڕۆنی یەکسان، شیری ئاڵتونسا، پێشانگای ستایش، کۆمپانیای ئەسێ، کۆمپانیای دارەشمانە بۆ حەج و عومرە بەردەوامە. ئەوە تۆ بۆی شوی ماهی گیان واز بێن ئەوی تری خۆمەی شۆم. ناکچم خۆمەیان شوم، بەڵام بڕۆ ئەگەر قاپی تری لێ بێنە بابی شوم. بەڵێ بەسەر چاو. سیرکە کچم، ڕۆژێکە فەریدون هات و وتی لەگەڵ تۆ خێزانەکەت ئاشنا بووە، وتم من نایڵم بە جێمبێڵی تەنیا ئەمێنمەوە، بەڵام کاتێ تۆی پیشاندام لە دڵ ماجێی خۆ کردەوە، هەستم کرد ئەتوانم وەکو کچێکی خۆم خۆشم بوێیت. ماهی گیان بەخوا منیش تۆم زۆر خۆشەوێ، بەڵام کەمێک حەقم پێ بە، چونکە قورسە بەلامەوە کە لەم ماڵەیە ژنێکی تر لە جێگای دایکم بێ، بە تایبەتیش کەسێکی وەکو تۆ کە خەسوومی. حەقی خۆتە کچم، منیش لە جێی تۆ بوو ما قبوڵم ناکرد. نەبەخوا من بەبەستم ئەوە نەبوو، لێم عاجز نەبی. ئەزانم ئەزیزم، بەڵام سیرکە پێشنیاری هاوسەرگیری گرنگ نییە، گرنگ وەڵامەکەیەتی کە ئایا چێ بێ. دەی باش ئێستا دەبێت چ وەڵامێکی باوکم بیتەوە؟ من ئەمەیە بگەڕێمەوە بۆ شاری خۆم، تازە لەگەڵ تەنەهاییە ڕاهاتوو، بەڵام ئێوە بگەڕێن و ژنێکی باش بۆ باوکتان بدۆزنەوە. فەقیرە زۆر هەز بە تەنیاییەکە، پێویستی بە هاودەمێکە. خوایە من بە قوربانی تۆ بم. خوا نەکای گیانی من. تو خوا لێم عاجز نەبی، من لەوانەیە قسەیەک بکەم بەڵام مەبەستێکی دیاریکراوم نییە. ئەزانم ئەزیزم. بۆ سەبا من یارمەتیت بم. دەباشە تۆ بیشۆرە و منیش بە ئاویایەم. پێویست ناکە ئازیزم. ئاخر تۆش ماندوو بووی. سڵاو. سڵاو بابە گیان. سڵاو کە عەزیز، تۆ لەگەڵ فەریدون قسە کرد؟ بەڵێ قسەم کرد. ببورن من حاڵم باش نییە و ئەبێ ئیسراحەت کەم. عالی گیانە ماهی خان بگەێنە، ئەم شەو زۆر هیلاک بووە. وای ئەوە چیەتی؟ نازانم، وا باشترە تەلەفۆنی بکەی بۆ تەکسیەک ئێمەش بڕۆینەوە بۆ ماڵەوە. بەسەر چاو. وەرە گیانی من ڕاکە. ئەترسم لەگەڵ فەریدون شەڕیان بوو بێ. شەڕیان نەکردووە، بەڵام دڵنیام هەچی شتە لە ژێر سەری فەریدونە. دەی سەرکەوە با بڕۆین.
لەلایەن منەوە عەزیزی بەنی ئادەم وەسێتتان بۆ ئەکەم کە لە دوای مەرگم هەموو ماڵ و سامانم لە نێوان خۆتانە هەرسێ مناڵەکەم ناخر چۆن شتی وابێ بەهبوود ئەبێژن بێنێ و پارەی زیاتری پێویستە نا لە دوای مەرگم سێبەشی ماڵەکەم بەن بە مناڵی کۆتاییم بەهبوود وە سێبەشەکەی تریشی بەن بە هەردوو مناڵەکەی ترم عینایەت و عالیە نا ئەمەیان بوو بە داگیرکاری دەی خۆ کاتێ بمرم هەمویان نەفرەتم لێیەکەن نا من نامەوێ بمرم هێشتا زۆر زووە ئەی ماهیچی لێ بکەم ئاخر ماهی ئەم وەسیەتەش بۆ تۆ ئەکەم ئەنووسم کە لە دوای مەرگم سڵاو باوکەجان باوکەجان منم ئەسڵەن من غەڵەتم کرد سرم مای لەبەر باوکەجان زۆر سەرمامە لەگەڵ هەر کەسێ هاوسەرگیریەکەی پەیوەندی بەخۆتەوەی بەست خوا بێڵە بە من بێمە ژوورەوە لەکوێ بۆی باوکەجان چوون بۆ شیرینیخانەکە و ناپیاوانە قوفڵەکەیان گۆڕی بوو توخوا بە ئەمشەو بێمە ژوورەوە خەریکە ڕقمەوە وەرە باوەشم جان وەرە کوڕاکەم وەرە باوەشم باوکەجان چییە ئەتەوێ بێم و بەرشەقم بەی خۆ من وتم غەڵەتم کرد وەرە ئەزیزەکەی من وەرە بە قوربانێ بم ئۆخەی کوڕە ئەزیزەکەم یانی بەهبوودیان یانی تۆ بڵێ زاوایەتی تۆ ببینم بەڵێ باوکەجان تۆ لەگەڵ خاڵە ڕێکەوە منی ژوعەت تێمێ بە زووترین کات هاوسەرگیری بکەم و ئاواتەکە و بەدی بێنم باوکەجان تۆ بێخەم بە دڵنیا بە ئەی چۆن باوکەجان ژوورەوە بە قوربانێتم وەرە با بڕۆینە ژوورەوە سارد بوو لەو سەرمایە باشا گەر چەڵدە لەی با من چی بکەم تازە هیچ بەگەرومان ناچێت خوارەوە جگەلای پرتەقاڵ ناتوانم ئارام بگرم چی بووە؟ فەریدون تخوا تۆ خەجاڵت نابێت چیت بە بابەجان وتووە من نەمزانی چی بکەم خۆ لە کۆتایەکەیە هەرەبوو بیزانیە تۆ بەچ حەقێ لەگەڵ ئەو پیا و پیرە داماوەیە ئاوا قسە و کرد ڕەنگی بەبەرەوە نەمابوو من بە تەواوی هەوڵی خۆمیا بە جۆرێک پێی بڵێم کاڵ نەچێت بەڵام وا دیارە شۆچێکی بەهێز لێیە ئەسڵەن من باوەڕ ناکەم چۆن توانیت کارێکی ئاوا بکەیت زۆر قورس بوو لێم ببورن ناچار بووم بیڵم تا دۆزەخەکە لەوە خراپتر نەبێ ئەگەر بڵایە بەسەر کە عەزیزا بێت قەت لێو خۆش نابم جابە من چی خۆ منەوە شتم نەخسۆتە سەریەوە گرنگ نییە چی ئەم مەسەلەی خسۆتە سەریەوە گرنگ ئەوەی باوکم ئەو شتەی بەدڵی خۆی هەڵبژاردووە چی هەڵبژاردووە تۆڵی چی خۆ و هەڵبژاردنەی بەدەستی خۆی نەبووە هەر ناشزانێت چ بەڵایەشی بەسەریەت چاو دڵم ڕۆن
تۆ ئێسەوان لێ هاتۆ بە دایکە ئەڵەی بەڵا بابە من مەبەستم ئێوە نییە ئێوە هەر ناشزانن مەسەلە چییە داماوە باوکە گیانم ئەو نەبێتاقەت بوو 1 و 6 نەوت ڕۆشتە ژوورە و دەرگاکەی داخست هیچی نەوت هەنێ جار بێدەنگی لە 1000 قسە باشترە لەو ڕۆوە دەی زووتر بتاوتایە عالی ئەڵەم ئەگەر مامەجان عالیە و قوزدڵ قورت خۆیان سپاس بۆ تۆ مامە زۆر مەردی کە باسە نەکردووە به خدا خیلی